بڕیاری قەدەغەی هاتوچۆ کە تەنها لە پێناو سەرخستنی پرۆسەکەیە بەبێ ئەوەی هیچ ئیجراعاتێکی ئەو تۆش لەگە خەڵک بکرێتن، بەڵام سوپاس لە بۆ هاوڵاتیانی پارێزگای هەولێر لە دەستپێکردنی ئەو کاتێک کە دیاری کراوە لە دوێنێ شەو سەعات 12 دوای ئەوە بە چەند سەعاتێک پرۆسەکای یاخود پێداگیری و پێگیریەکانی هاوڵاتیان زۆر بەباشی بەڕێوە چۆ ئەو ڕۆژکە دەبینن لە سنتەری شاری هەولێر لە دەوروبەری شاری هەولێر زۆر بەباشی خەڵک پێگیری کردیە کە ئەوەش بەشێکە لە هاوکاربوونی تیمەکان کە کاتێک سەردانی ماڵەکان دەکەن. لە دڵەوەش زۆر زۆر سپاس لە بۆ هاوڵاتیانی کە لە سنووری پارێزگای هەولێر نیشتەجێ ببوون بە هۆکارەکانی ساڵانی ڕابردوو، ئەوانی چ لە سنووری پارێزگای نینەوە و چ لە سنووری پارێزگای کەرکووک زێدی خۆیتیان و بە تایبەتیش لە قەزای مەخمور و ناحیەی گوێڕ و سەرجەم ناحیەکانی سنووری قەزای مەخمور بەڕاستی لە هەڵمەتێکی زۆر گەورەی نیشتیمانی بەلێشاو گەڕانەوە سەرزێدی خۆیان ئێستاش لەو پرۆسە چارەنووسسازە بەشداری دەکەن کە ئەوە جێگای تەقدیرە و جێگای هەڵوەستە لە سەکردنە دیمەنەکانی گەڕانەوەی هاوڵاتیان لە بۆ زێد و بەشداریکردن لەو پرۆسەیەدا وەڵامگۆی هەموو ئەو جوانیە ئەو هەستە ئەو مۆرال و ئیحساسە بوو کە لە ساڵانی ڕابردوو ئەو خەڵکە بە هەر هۆکارێک بێ بەغەدر لەسەر زێدی خۆی نەیتوانی بوو ژیان گوزەر بکات و لە هەولێریان لە سلێمانی و لە دووهۆک ژیانیان دەکرد. بەڵام بەڕاستی ئەو دیمەنانەی بە پیرۆچوونی هاوڵاتیان جێگای تەقدیرە و چەند سەعات و ڕۆژەی ماشە پرۆسەکە گەورەتر و باشتر دەکا. ئومێد دەکەین هەموو ئەو هاوڵاتیانێک کە دەتوانن و وەقت مایە بگەڕێنەوە سەر زێدی خۆیان.